طبعا لە هەمان کاتیشە ئەوانە هەرێکە لە ئاستی خۆی و محاولەیەکی زۆریە کرد بۆ ئەوی کە ئیتر حیزبە سکولاریستیەکان گروپی ئەوانەی دوای لەسەر دەستی ئەتا تورک دێنە پێشەوە سوڵتان عەبدولحەمید و سوڵتانەکانی دوایی ترەکەنەوە بە ڕەمزێک و دوای هەر بە یەکجاری لایە بن. ئەوانە کارتێکردنێکی زۆریان هەبوو، ئەوانەی لە سالۆنیک مەقڕاتیان هەبوو، شوێنیان هەبوو، هەروەها ئەرمەنیەکان کاریگەریان هەبوو. اینجا جگەلەوەی مەشقی سەربازیان لە رووسیا کرد، لەشکری ڕسمیان هەبوو، شوێنیان هەبوو، ئەنجا تیمی تیرۆرکردنیان هەبوو. بۆیە تەنانەت ئەوان کە محاولەی ئەویان کرد کە سوڵتان عەبدولحەمید بکوژن، هەر بە ڕۆژی نیوەڕۆ پەلاماری خۆیاندا جارێک ڕومانیان خستە ناو سیارەکەیەوە، جارێکی تریش محاولەیان کرد لە قەسرەکەیە بۆی بچنە ناوە، بەڵام ئەو کاتە ئەوانەی دەوروبەری کە هەبوون حیمایەیان کردوونیان توانی بگەنە سەری و بیکوژن. لە هەمان کاتی شایە کە هێرتزل کە ناوی تیۆدۆر هێرتزلە، دامەزرێنەری بزوتنەوەی زایۆنیزمە، کە ئەو بزوتنەوە زایۆنیزمە جیهانیە دروستەکە، ئەو دێت مقابلەی لەگەڵێکێکە ناوی قەرەسووە، ئەو هەردووکیان دێن مقابلەی سوڵتان عەبدولحەمید دەکەن، ئەڵێن هەرچی قەرزی دەوڵەتی عوسمانی هەیە ئێمە بۆت ئەدەینەوە، بەڵام بەو مەرجەی تۆ بەشێک لە فەڵەستینمان بدەرێ بۆی بتوانین جامیعەی تیا بکەینەوە هی جوولەکە و هەروەها ڕێگا بدەی بەوەی کە جوولەکەی ئەو وڵاتانەی کە چەوساون هیجرەت بکەن بێن بۆ ئەوێ بە تایبەتی ئەوانەی ئەوروپا. طبعا سوڵتان عەبدولحەمید بە تەکید ڕەفزی ئەکات و حتا پێڵێڵێەوە مڵکی من نییە، مڵکی باوکو باپیری من نین، ئەوانە مڵکێکی ئەم دەوڵەتە عوسمانیان و من ئەگەر بە چەقۆ لەشم لێکەنەوە پێم خۆشترە وەک لەوەی پارچەیەک لەو زەویە لێکەنەوە. بە هەرتزل ئەڵێ و بە قەرەسووش ئەڵێ من ئەزانم ئێوە هەر ئەو پارچە زەویە هەرە بن، فەڵەستینەکە هەرەگرن، بەڵام علە لەقل بە موافقەتی من هەر نایگرن، ناشێڵم ئێوە بەردەستان بکەوێ. طبعاً تر ئەوانش پێڵێنەوەڵەن هەر ئەم پارەیەکی ئێمە دامان نابوو بیدەین بە تۆ قەرزی وڵاتەکەت بۆ بدەینەوە، ئەیبینی تەرخانیەکەینەوە هەمووی لە پێناوی وەرگرتنی ئەو شوێنەیە. وفعلن ئەشزانین کە هەمومان نەزانین بەو شێوەیە وابوو. لەبەرەوە سوڵتان عەبدولحەمید ئامادەی ئەو تەنازولە نەکرد، نەبوو کە فەڵەستینیان بداتێت. طبعاً ئەو کاتە جوولەکەکانیش منەظەمتر بوون و وڵاتانی تر زیاتر پشتیە گرتن و بە تایبەتی بەریتانیا و هەروەها قونسولیاتەکانی تری ئەوروپی هەمویان هجومێکی زۆریان کردە سەر سوڵتان عەبدولحەمید و بە ئەنواع و ئەشکال طبعاً تر لەقەبیان لێ نابوو، هەروەکو چۆن لە سەردەمانێکە مەلا مستەفای بارزانی کە کۆمونیستەکانی گرتە لای خۆی، حکومەت ناو ناتۆرەی ئەوەی لێ نابوو، ناوی نابوو مەلای سوور. ئەو کاتەش سوڵتان عەبدولحەمید کە دژی ئەو تەوەجوهەی بەریتانیا ئەوانی تر بوو، ناویان نابوو سوڵتانە سوور، کە ئەنەما ئەوش ڕەبتە بە بەلشەفیەکان، ڕەبتە بە کۆمونیستەکان و یا ئەوانەی کە ئەیانەوێ دژی قەیسەر و دژی ئەو وڵاتانی طبعاً کە جم و جوڵێکەکەن. ئەو کاتەش طبعاً حرەکەتی کۆمونیستی و اشتراکی لە ئەوجی قووەتیا بوو. ئەو سەردەمە کە سوڵتان عەبدولحەمید هەستی پێکرد، بارودۆخی دەوروبەر ئاوان هێزە نێودەوڵەتیەکان گەورە و کاریگەرن، هەر یەکێک لەوانە سەربازی لە وڵاتەکەی ئەما هەیە، قونسوڵەکانیان کارتێکردنێکی تەنزیمی و تەوجیهیان هەیە، ئەمیش ئیدارەیەکی گەندەڵی گرتوۆتە بەردەست. مەدحەت پاشای هێنایە پێشوەکو سەدری عەزەم، بەڵام مەجبور بوو زوو لای بە، کار بە دەستور بکە. سەیری کرد دەستور داڕشتنەکەی هەر دەستورێکی سویسری هێنراوەتە پێشوو. سەیری کرەمانە هەمووی پەرلەمانێک دروستە بێ، هەر پەردەپۆشێکە لە ژێرەوە هەموو بەها غەربیەکان دێ و منافەسەی بەها ئیسلامەکانەکە هەموو بنەمای کە دەوڵەتی عوسمانی لەسەر دروست بووە ئەو بنەمایانە هەڵەتەچێنێتەوە. لەبەرەوە سوڵتان عەبدولحەمید زوو کەوتەوە سەر ئەوەی کە پلانێکی استراتیژی خۆی دابنێ بەو شێوەیە. ئەمە معنای وانە ڕەخنە ناگیرێت لە سوڵتان عەبدولحەمید. سوڵتان عەبدولحەمید بۆ خۆشی ڕەخنە لە کاری خۆی ئەگرێتەوە و ئێمەمانان و خەڵکێکی تریش بە تەکید ڕەخنەی لێگرنەوە، بەڵام گومان هیچ لەوەدا نییە کە شەخسیەتێکی زیرەک، نەفەس درێژ بە پلانێکی استراتیژی باش توانی ماوەیەکی زۆر ڕایگرێ و ئەو کەسانی کە دژیشی بوون، تەنانەت ئەوەی محاولەی کوشتنیشی کرد، ئەوەی لێشی هەڵەگەڕایەوە، ئەو محاولەی ئیعدامات و کوشتنی نەکرد، نەوەکو ئەوانەی پێشخۆی، نەوەکو ئەوانەی دوای خۆی. گەورەترین عقوبەی سوڵتان عەبدولحەمید ئەوە بوو سجنیە کرد یان نەفیە کرد بۆ وڵاتێک ئیسلامیە بۆ ئیسلامی، مەسیحیە بۆ شوێنێکی مەسیحی، یان دوای فترەیەک لە زیندانیەکەی ئازادیە کردەوە سەر لە نوێ. لەبەرەوە مەشهور بوو بۆی کە سەماحەتێکی زۆر و سینەفراوانێکی زۆر و لێبوردەیەکی زۆریشی هەیە. هەتا ئەو سەردەمەی کە کەوتە ژێر دەستی
ئەو ئینقلابە ماسۆنیەوە کە لە ساڵی 1970 بەسەریانە کرد و حیزبێکی قەومی لە دوای ئەوە دروست بوو کە ئیتر بە ناوی دەستور و بە ناوی ئازادی و بە ناوی یەکسانی توانیان کۆمەڵگەکانی تر ئیغفالکەن بۆ ماوەی 25 ساڵی تریش دوای ئەوە بە تایبەتی لە شوێنێکی وەکو کوردستانی ئێمە کوردستانی باشووری ئێمە هێشتا هەر بکەوێتەوە بەردەستی ئەو تورکیانە ئەو بزاڤە تورکیە عەلەمانیە کە ئیتیحادی تورقی مستەفا کەمال هێنایانە پێشەوە و ئەوانیش بوون کە لە ساڵی 1914 دەوڵەتی عوسمانیان خستە ناو شەڕێکەوە لە کۆتایی شەڕێکی جیهانیە لە جەنگی جیهانی یەکەمە مەبەستە لە کۆتایی شەڕەکەیە کە خەریک و کۆتاییە هات حولەفائیان دۆڕان بەڵام ئەمان دەوڵەتی عوسمانیان تەشجیع کرد کە بچێتە شەڕەکەوە لە کاتێکە کە ئەڵمانیا ڕووی لەوە بوو ئەدۆڕێنێ و فعلەن کاتێکە چوون و بوون بە هاوکاری ئەڵمانیەکان ئەوانش دۆڕانیان و بالمقابلی ئەوە لە دوای جەنگی جیهانی یەکەم وڵاتی زۆر لە ئیسلام لە دەوڵەتی عوسمانی بۆوە فەڵەستین فەوتە هەروەها دەوڵەتی عوسمانی بەڕەسمی نەما خلافەی ئیسلامی بەڕەسمی نەما سوڵتان عەبدولحەمید لا برا سوڵتانەکانی تر هیچ تەسیرێکیان نەما ئەمانە هەمووی هاتە پێشەوە